دەم باش تەماشەوانی گەلێکی ژا تەوەرە ئیر و یە بەرنامەیەکی خەڵێکێک و هەموو ڕۆژێن جمعە تەوەرێکی فکریا دناوا ڤیتەوەریدا بێگومان هینێن هێژا دەکارن ئەو سەرنج بۆ چوون ئەو پرسگirێکی هین دخوازن لەسەر باڤن کەرمکەند ناواوی بەرنامەیدا هین دەکارن پێشکەش بکەن ji ber ku تەوەر بە هەندێک vekiriya her kesekê ku سەرنجێکی جیاواز ji teweran hebe ew bixwe di nava vîteweriî an ku ew bixwe hin hûn dikarin teweran destî şam bikin û pirsan destî şam bikin û her hîn xwe jî axiftinê li ser bikin. Belê berêzan tewerî emroman ku rojanî eynî tewerî kirawe ye. Ême li xizmetî wergirtîn serincî êwê berêz dayin لەسەر هەر بابەتێک و هەر تێڕوانینێک و هەر سەرنجێکە خۆتان پێتان باش بێ بیگەێنن لە چارچۆی تەوەری ئەمڕۆکە تەوەری کراوەیە لە خزمەت داین بۆ گەیاندنی هەر سەرنج و بیرۆ بچوونێکتان. یەکەم پەیوەندیژی زێباری لە ئاکرێ بەلێ کاک زێباری. سپاس کاک زێباری فەرموو. بەڵێ بەڕاستی تەوەری ئەمڕی کراوە وانە؟ بەلێ بەلێ. بەڵێ کۆکە کار خودم منی شەوە کە دەوەکۆریەتم هەیەکە بوومە بجر بینە. کەرەمکە. قوتۆزی وەکی قوتۆزی تۆمۆدایی گوندێکی بوو گوندێکی دێچەند ئەمیریکی حکومەتاری کوردستانی کۆرێ موچۆنە بدەتی هەیبۆنە یای دێدات پیس خو دێداتی 25,000 دەبەرە بۆرزۆن وەکی ئەم زۆنی یەهای دەبەرەمانیە لێ ئۆکری گوندێکی بوو گوندێکی هەرە موچە نۆدەنەماکە بوومەژی دەرکەبیتە. بەلێ کاک زێباری بیدارین سەرنجاتەوە کە قوتابیەک لە ئاکرێ بۆ رێبە بەرە پەورەدەیاکرێ گەشت بە بۆ ڕاو شەوا وسایە جیاوازی هەیە. بەلێ سوپاس ئاسو لە شاری سلێمانی کاکەس فەرموو. کارەکەی باش. باشتر بۆ تۆ. زۆر سوپاس دەکەم. وەڵام لەمێ لەسەر دوو خاڵ قسە بکەم. بەڵێ. یەکەمیان بەنسبەت سەندیکای پیشەوەرانەوە بەداخەوە ئێستا ئەبینین لە حلاقەکانی پارێزگای سلێمانیە بە شێوازێک یعنی وردە وردەبەر دەبێتەوە سیرەکەی لە 2000 ئێستا گەشتۆتە 4000 تا 50,000. ئایا ئەمەش تەنها ڕوتانەوەی خەڵک نییە بۆ تا ئێستا سەندیکای پیشەوەران لەمانە ناپێچێتەوە یان ئەبێ بەرپرسی سەندیکای پیشەوەران خۆیان لەگەڵ ئەمانە ڕێگەکەون جایتر بە هەر شێوەیەک بە ئارەزوی خۆیان ئەوانیش خەڵک داماڵ خاستکەن و هیچ لێپرسینەوەیەک لە هیچ کەسێک نەکرێت. دووەمیان ئەمەوێ لەسەر مەسەلەی یادکردنەوەی ئەیلوی بڕۆن بەداخەوە ینی ئێمە تێناگەین ئەبێ بۆ کاتێک کە هەموو بۆنە نیشتیمانەکان هەموو بکرێت تەنها بکرێتە مەسەلەی حیزکردن کاتێک دەبینین مەسەلەی یادکردنەوەی ئەیلوی تەنها پارتی دموکراتی کوردستانی کاتوانێت لە هەمان کاتەکە ئەم یادە کە یادی ئەیلولا پێما ئەوە شتێکی نەتەوەییە کە هەموو کاتێکیش نەکرد تەنها پارتی دموکراتی کوردستان ئەگەر بەتەنها لە کاتێک کە ئاژوەتا کرابێت لەوانەیە ئەگەر حیزبەکەی ئەوان زەرمەند بووە بەڵام لە هەمان کاتە هەموو میلەتی کورد لەو کاتەیە بادەکەیەوە بەڕای تۆ مادەم پرسێکی مادەم ئەوە بوونێکی نەتەوەیە بۆ بەس پارتی دموکراتی کوردستان نەکاتەوە لایەنەکانی تریش ناکەنەوەکەوانیش کەم تا زۆر بەشیان هەیە لەو شۆڕەشەیە ئایا پارتی ڕێگرە لەوەی بکەنەوە ئان خۆیان نایانەوەی بکەنەوەمە خۆی کاکە خۆی بەداخەوە ئەمڕۆ سیرەکەی زۆربەی هەموو شتەکان تەنها مەسەلەی سیاسی تەنها سەرڕاکێشانی خەڵکە اینا بۆ بە تەنها پارتی دموکراتی کوردستان ئەبێ ئەو بۆ نەبکاتەوە ڕاست ئەمە بۆنێکی نیشتیمانیە بەڵام ئەو زیادکردنەوەی ئەوان تەنها زیاتر بۆ مەسەلەی سەرڕاکێشان و ڕای خەڵکە بەلای خۆیانە ئەمە بەڕاستی ئەمە کارێکی غەڵەتە چونکە سیرەکەن لە هەموو شتەکان هەتا وەرە تۆ ئێستا ئەم وەختەی کە بەرەو بەغاز ڕۆشتین ئەوان تەنها هەموو شتەکان ئەیانەیە قۆرسیکەن بۆ خۆیان کە ئێستاش ئەمانە کە ڕۆشن بۆ بەغا بۆ مەسەلەی ئەم مەسەلەی نەوت و گازۆمانە سیرەکی لە هەمان کاتە تەنها کاگاشتی هەورانی ڕەشی تایید کە هەردووکیان سەر بە پارتی لەوێژ لەگەڵ کاگ دکتۆر ڕۆژنی شاوی ساکۆ ئەبنەوە ئەمە هەموو شتەکان بەڕاستیان نادان پاشکردکردنە لە هەرێمی کوردستان بەڕاستی من هەرەوەنم وسواتانەکە. بەڵێ سپاس حەمید مەجید لە هەولێرەوە کاک حەمید فەرموو. ئەو کاتە تا باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکی بەڕێستان. وەڵڵا من دەمەوێت سەبارەت بە تەوەری قسە بکەم دیارەکە لە تەوەرەکانی تردا مەجال نێماوە نییە کە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە بەنسبەت ئاسایشی تەندروستی ئاسایشی دەرمان و ئاسایشی خۆراک ئەو ڕۆ بۆ تا بابەت و باسی هەموو خەڵک ئەوە کارێکی زۆر زۆر چاکە کە لەسەرەوە دەکرێت دیارە خۆتان دەزانن کە سەرۆکی حکومەت لەگەڵ وەزارەتی تەندروستی قەرارە کۆمپانیایەکی بەریتانی بێ کە چاودێر بێ لەسەر کرێنی و هێنانی و بارکردنی داگرتنی و ئەو پێدا هەتا دەگاتە دەستی نەخۆش کە ئەو دەرمانە بە شێوەیەکی سەلامەت ئەمبار بکرێت لە پلەی گەرمی دیاریکراوی خۆیدا ئەوەش هەوری هەموو لایەکی دەوێت دواتریش ئاسایشی خۆراک بەڕاستی ئەمڕۆ کە دیارە وەکو خۆشتان دەبینن لە سلێمانی لە هەولێر هەڵمەتێکی زۆر زۆر باشەیە
ئەوە هەوڵ و هیمەتی هەموو لایەکی دێ بەڕاستی پاکوخانە ڕاگررتنی ئەو کافتریایەکان مەطعەمەکان و هۆتێلەکان ناناواخانە قەسابخانە بەڕاستی دەبێت ئیشی بۆ بکرێ تایبەت کە لە شاری سلێمانی بینیمان یعنی ئەوانە وەکو لە هەولێر کۆگایان بۆ کراوە کە حکوومەت کە عەرزی پێداون کە کۆگا دروستکەن بە شێوەیەکی سەردەمیانە کە ئەو کۆگایانە بڕۆنە دەرەوەی شار یعنی بەڕاستی کە دەبینین لە خوار مزگەوتی گەورەوە ئەو بازرگانانە هەردانێ وەکو زمانی پاشا کۆنەکان هەر بۆ ئەقڵە قەدیمەوە کە لە ئێرانەوە باریان بۆ بێ لە بەغداوە باریان بۆ بێ هەمووی لە ناو شاردا بگیرێ کاکە ئەوانە ئەو گەڕەکانە ئەو شوێنانە هەموو کۆم بوون هیچ سیستەمێکی تەندروستی تێدا نییە کە لە زۆر شوێن لەو بینا کۆنانە لە گەورە بەڵێ ئەگەر مەجالم پێ بدەیت بەڵێ خەڵک لەسەر خەتای کە بە کورتی کاکێ حەمید فەرموو بەڵێ ئەو شوێنانە مەجای ئەوەی تێداماوە یا بە تەواوی تێک بدرێن بکرێنە پارکێکی جوان و شایستەکە شایانی پایتەختی ڕۆشنبیری بێ ناکرێنەوە شوێنانەی لای مەطعەمی عەلی سوور بۆ لای کە مزگەوتی گەورە بێ ئەو گەڕەکە کۆنانە لە ناو ماڵاندا لەخمەقازی دروست بکرێ هەویرکاری کاری شیرنەمەنی ئەوە پێویستە ماڵ بە ماڵ چاودێری بکرێ یعنی ئەوە لە خەمخۆریانەوە قسە دەکەم حکوومەت و هاوڵاتیان و هەموو لایەکی دەوێت و من سپاسان دەکەم دیارە وەختی بەرنامەکەنێ دیارە قسەکردن زۆر لەسەر زۆر سپاس بۆ سەرنجی تۆ یۆدارن سەرنجی تۆ بۆ بەرپرسان لە شاری سلێمانی ئەو شوێنانەکە توالێ هەموو شارەکان گەیشت بێ محەممەد لە بارزان گەرمەیە کاک محەممەد کەرمکە کاک محەممەد لە بارزان نەکرد گۆهداریەمە بکەی کاک محەممەد گەرە لەسەر هێرێنەما خالد لا قەڵا دەزێ بەڵێ کاک خالد کاک خالی فەرموو ئەو کاتە باش هەموو کاتێکت سپاس وەڵی من دەمەوێت لەسەر یەکەم شت لەسەرەوە باسی ئەوە بکەم کە ئەو فیلمەی کە دەرکراوە دەربارەی دژراکردن و سوکاریکردن بە ئیسلام و بە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم و من داوا لە هەموو هاوڵاتیشی بە شەرەف و بە دین و دەکەم کە لە کوردستاندا ئەمڕۆ بەڕاستی حەق و خۆپیشاندانێکی هێمنانە دژی ئەو سوکاتیکردنە بە ئیسلام و بە پێغەمبەری ئیسلام بکرێت لەبەر ئەوەی ئەوە بەڕاستی سوکاریکردن بە ئیسلام یعنی شتێکی دڵتەزێن و ناخۆشە بۆ هەر کەسێکی بۆ هەر ئینسانێکی مسلمان بەڕاستی ئەمە ئێمە ئەمڕۆ حەق وایە ئێمە ئەوڕۆ بەڕاستی ئێمە دژی هەر فیلمێکی ئەوا بوەستینەوە لەبەر ئەوەی ئەوە شتێکە خراپە بۆ سەر عەقیدەی مسلمانان بە تایبەتی خەڵکی کوردستان کە لە 95 مسلمانە وایە هاوێستی توندیان هەبە بەڵێ کاک خالد بێگومان هەم یەکەتی زانانی ئیسلامی هەم سەرۆکاتی هەرێمی کوردستانیش بە توندی ئەو شێوازی دروستکردنەوە و جولە فرمانە کە سوکاتیکردنێک بە دینی ئیسلام بە هەموو دینەکان شەرمەزار کردووە و بێگومان لێدوانی فەرمیە بۆ لێدوانی ترش لە سەلاسی جەماوەری هەبووە سوپاس بۆ سەرنجی تۆ مام قادر لە شاری هەولێرەوە مام قادر فەرموو باشتر بۆ تۆ برای بەڕێز ئەمەن داواکاریەکەم هەیە لە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان داواتان لێ دەکەم بکەن لە ڕای ئەو خوایە چیزی تەرەپەڕۆکی بکەن ئەگەر پارتیا ئەگەر یەکەتیە ئەگەر گۆرانە ئەگەر ئیسلامیە حەرەمی کوردستان هەردە لەگەر کوردستان تا خۆش دەوێت زێدە حەرەمی کوردستان هەرمەگرن بەسە چ ئیسیفادەوان لە سەرەپەڕۆکی نەکردیا ئەوە لەلایەک تەوەری دووەمیشم تو ئەو خوایە ئەو کتابە کۆنکۆلانە هەیە 15 وەرەقەی پێوە نییە هەیە 10 وەرەقەی پێوە نییە دایکتەرە قوتابیان قوتابی گچکە لە سڤیەک و 2 3 هەتا 6 بە چ زەوقەکە ئەو کتابانە وەربگری بخۆ دەزانی ئەگەر کتابی نییە بگاتە دەست قوتابیان شتەشی وەیان پێشان دەدا کە ئەنەما پاک و خاوێنی و دوا ڕۆژی خۆیان لێک دەدەنەوە بە من نابێت تەربیە هەتا ئێستا کتابی تەوزیع ناکە لۆ کتابە ئێستا تەوزیع ناکە لەبلاد و لەولا کتابی تەبع دەکرد ئەو هەموو مەزبەحەیە لە ئەولێر و
تۆک و سلێمانی و کەرکک لەم دەرێت تەوزیعی ئەوە ناکەن تەبع ناکەن بۆ ئەوەی بتوانن ئیستیفادەی لێ بکە خەڵکەکە لە پارەکەی پارەمان دەستە بەڵێ مام قادر هیوادارین سەرنجی تۆ وڵاتی کەریمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان وەکو ئاڵی شەڕەپەڕ و هەرماوە ئەم بۆ وەزارەتی پەروەردەش تا ئێستاش بەڕێزان تەوزیکردنا کتێبان لە ناوەندێن خواردنێ بێگومان کتێبین کەبن گەلێک جارانی نەبوو دنادە کتێبانی نایەتە بەڵافکردن بێگومان ئەگەر کتابی تازە بگێتە دەست خوێنکاران لە ڕووی معنەویشە بۆ خوێنکاران هەان دەرەکە بێکە بێگومان کتابی تازە و ئەوە زیاتر دەتوان تەرکیز لەسەر بکەن سعی لەسەر بکەن سەلمان لە دووکت گەلمەیە کاک سەلمان فەرموو بله ایوار باش کاکم باشتر از خودم بیچکل سر روشانو که با خود ما ارو که در روژا خود به سر توره بارابتر یا مزیفتن جیهان اسلامی سر وی فیلمی ها دیه بله کرم که بله کرم که از بیجم برای من اوانه گنهاوی کسی از فیلمه وی دوری را بوی از بینم گنها جیهان اسلامی همیه لازمه ایدوی بود سر جیهان اسلامی او کسی او کچاب به ناو مریم پیروز هاتی نمایش کردن سر شاشه تلویزیون جهانی لازمه هات با سزادان او یک یا دوی او تمثیل عیسی علیه السلام راوی او جهاد با سزادان یک تمثیل یوسف علیه السلام و ابراهیم علیه السلام هاتیه نمایش کردن و تمثیل وان رابویو و تقلید کری یک لیفیکی افرو که هگر او کس هات با نسزادان بری چندهان ساله افرو که کسی او جرعت نبویه رابطم دور محمد صلی الله علیه وسلم يعني ما بساطة كاك سلمان أو طيبتي أو زنجيرة درامايا يوسف زبوارم يكي شغلاتين إسلامي برهمين أبو بله حتىش تلفزيونين ما الهرم كردستان طيبتي أو تلفزيونين أحزاب إسلامي شاد كنا ما يشكرين قالوا بحثي ويا بله بله من بحثي ويا أتشين بيجم يا القرآن بيروز هات يا بحث كرن نیوکا جانیا جهانه یا دا یوسف علیه السلام کسی که تریاک خور ابرو که بیتم ببین تا سر شاشه دوری وی پیغمبری را بیتن اد بجم کن هکو گلک مازنه او یک راقیفه که قولانا بیتم نوی مریم پیروز دوری را بیتن کن هکو گلک مازنه هر واسه ان بیجن خریطه که اسرائیل امریکا مجنس بیتن افریقا اویج او جرعت ند بو افریقا دور محمد صلی الله علیه وسلم را بیتن اگر افریقا هر تلویزیون و هر تیوی که اوان فیلما نمایش بکتن از بین گلک یا فره زانای اسلامی از تیوی یک جاری قطع کردن بله کاک سلمان سپاس بۆ سەرنجاتای بیدارین سەرنجاتە بوالین پەیوەندیدا تایبەتی پسپۆرێن ئولا ئیسلامی گەشت بە گەل و بۆ ئەو فیلم هەبوونە بێگومان لە ڤێداویەژی فیلمێکی دیژە هەبوو سەر ئێکش خەلیفین ڕاشدین دەوریوی ئینایە دناوە میدیان عربیدات کە پەخشکردنە کوتوت بێژی لەوێرە دەست پێ کردیە لە میدیان عربی و وڵاتین ئیسلامیە فیلمە بەرهەمانینە ji ber ku evê jî lasayewان dike wekû kak Selman li duhekê bêje hêjan hêvîdarîn serencan bualiyên pisporên vê barî geştibe yaran li hewlêrەوە بەڵێ الو كم كاتو باش هەموو کاتێکت زحمة نبي بەڵێ زۆر سپاسی تەلەڤیزۆنەکەتانەکەم یەخوا هەر سەرکەوتوو بن تەلەڤیزۆنێکی ڕاستگۆیە هەرواش بمێنن بەڕاستی دائەنیشن کۆبوونەوە ئەکەن با کورد بێتەوە لە ئەوروپا با لە ئەوروپا نەمین بێن بۆ کوێ بۆم کوردستانە فرۆشراوە بۆ کوێ بێنەوە وا ئێمەتان پێ بەخێو ناکرێ ئێمەیان پێوە بەڕێ نابرێ ئەتوانن ئەوان بەخێوکەن ئەتوانن ئەوان بگێنە مستەقبەلی خۆیان من قوتابێکی پۆلی شەشم ئەڵێن 2 ساڵە بڕیارێ دەرچوو ئەوەی خارجی باتەوە بۆی نییە بێت ببێ بە قوتابی قەینا ئەوە من قەینا من مستەقبەلم سوتا تەواو نامەوێت بۆ خۆیان ئەو شەهادە و دەوام و دایرە هەموو بۆ مەسوولەکان هەموو بۆ مناڵە مەسوولەکان برایەکەم پۆلی چواری 3 بوو دەرچوو بۆ 4 هەفتەیە پێش ئێستا چووە بۆ قوتابخانە وەربگیرەڵێن جێگە نەماوە عایلەی شەهیدیشین ئێمە تەبعان ینی لە ڕووی تەمەنەوە گونجاو بکە بخوێنێ لە ڕووی تەمەنەوە گونجاوە وتی بە ئێوارانیش بێ ڕازیم
بەڵام هیچ شتێک ناکرێ بۆ ئێمە چی بکەین یعنی هیچ ئەو لایەنی پەیوەندیداری چارەسەریە بوو نەدوزیێت تەنیا پێی جێگانیەتەوە ئەلە جێگە نیە و تەواو چی ئەکەی بیکەڵێن ئایلی شەهیدین هەر شتێک بکەین با مستقبلمان نەسووتێ و من تەواو مستقبلم سووتە تەواو بەڵێ یاران خەنەوە بابەتەی توالەی بێەوە سەرچەوە ئاشکرا بگەی لە کام قوتابخانەیە ئەوە ڕوویداوە لە کام شوێنە بۆی ئەگەر ئەو شوێنە جێ لە سەرنجی تو بێ بەدواداچنی بکەن بەڵێ گەندەڵیەکە لەسەرەوە دەست پێەکە لە هەولێرەوە لە پایتەختەکەوەیە ئەو قوتابخانە کام قوتابخانەیە کە بەڵێ من خۆم چوم قوتابخانەی زینۆس ئەوە بکەم وتی ناوە ناگیری تۆ خارجی داوەتەوە بەڵێ یاران لە شارە و لێرەوە هیوادارین سەرنجی تۆ لاینی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە ئێستا گیان لێبێ بوو ڕەوشەکەوایە لە بەرنەبوونی شوێن براکرد لە خوێندن دووری کەوتوتەوە سپاس بۆ سەرنجی تۆ سەرتیب لە چەمچەماڵەوە بەڵێ کای سەرتیب ئەم کاتت باش و کوردستان ئاوازان چاکار هەموو کاتێکی بەڕێستان فەرموو والله ئەوەی ئەمەوەی ئەمڕۆ تەوەلەکە کراوەیە من زۆر دەمێکە بەشایەتی ئەوە بینەران سوتاوی وڵات و دەسەڵاتم و زۆر پارێزەریشم و دیفاعی لە دەسەڵاتی خۆماڵی خۆمەکەم و هیواداریشم ئەم دەسەڵاتە هەر سەرکەوت و پایەدار بێ لە پێناوی بەرژەوەندی گشتی ئەمەوێت تۆزێ دیفاع لە بەرژەوەندی خۆ بکەم باسی کەساسی و بێکەسی خۆم بکەم لە وڵاتەیە و لە چەمچەماڵ و لەم دەشتە پانوبەرینەی گەرمیاندا برای بەڕێزم وڵات لە 2005ەوە فەرمانی خاڵبەندی زەویمەیە وەکو مفەوەزێکی پۆلیس کە ئەرزەم بنێ بەڵام لەبەر ئەوەی من بێکەس و بێپشتیوانم تا ئیستاکە من نەبووم بە خاوەنی 50 مەتر ئەرز بەڵام هیوادارم ئیتا وەزیری شارەوانی گوێبیستی دەنگی منی بێکەس منی بێ پشتیوان کای سەرتیب تۆ فەرمانی ڕەسمی هەیە کە عەرزە بە تو بدەن لە 2005ەوە فەرمانی خاڵبەندی بەڵێ پێم وایە لەلایەن لانی پەیوەندیدار لە وەزارەتی شارەوانیەوە بڕیارێک دەرچەوە کە ئەوانەی هینی فەرمیان هەبێ بڕیاری فەرمی کتابی ڕسمیان هەبێ کە عەرزە پێ بدرێ عەرزە پێدرێتەوە تا ئێستا بەدواداچوونێوەت کردووە والله کردومە و تا ئێستا جێبەجێرە بەخۆ من داوای 22 لەم عەرز بۆ باغە زەیتون و بێستان و بۆ شەریکات و مەحمەل و هوتێلی پێنجەستێرە ناکەم تەنها 50 مەتر دووهۆدە و حیوانێکی بە قورسەیاکەم تا مردن تایە بژین خۆیتر من بە تەمای مکتەسەباتی حولیا نیم وتێلی تیا بکەم یا عمالاتی تیا بکەم یا سۆپەرمارکێتی تیا بکەم یا مەحمەلشی مەسئول تیا دروست بکەم یا کارگای ئاسیی تیا دروست بکەم تەنگا 100 مەتر عەرز دووهۆدە و حیوانێکی بە قورسیاکەم بۆ خۆم و بناڵەکانم تا مردن برای گەورم هیوادارم وەزیری شارەوانی گوێبیستی سکاڵا بەڵێ کاک سەرتیب بێ پشتیوان بێ و هیواداریشم حکوومەتەکەی خۆم هەر سەرکەوت و باڵادەست بێ گورگی خۆماڵی بمخوا لە شێری دوژمن باشترە ئیشەڵڵا سەرکەوت و ئەبن بەڵێ کاک سەرتیب لە چەمچەماڵەوە ئەو ڕەوشەی تۆڵی هیوادارین بۆ شوێنی پەیوەندی دەرگەشت بێت کە لە 2005 تو مۆڵەتی فەرمیت هەیە کتابی ڕسمی بۆ پێدانی عەرز و ماوەکو مفاوەزەیەکی پۆلیس بوو هێستا وەرنەگرتووە عەزەت لە دهۆکێ کاک عەزەت کەرەمکە کاک عەزەت عەزەت لە دهۆکێ گەرگۆهداری ئەمە بکەی بەڵێ دیارە کاکی عەزەت لەسەر هێلێنەمایە دڵشاد گەرە کاک دڵشاژێک لەسەر هێلێنەمایە بەلێژیان ڕەوا سولەیمانیان نووسێ دڵساردیەک و خەمساردیەکی زۆر هەیە لە سیستەمی پەروەردە تایبەت بە پۆلی نۆ من خوێندکارم بۆ 4 دەورە چێت بگەڕێمەوە بۆ ساڵێکی تر خوێندکاریشم لە کەلار و بۆ 1 دەرەجە ئەبێت بگەڕێنەوە هەروەها تاڵان زەرار ئەڵێ بەڕاستی ئێمە دژی ئەو فیلمەینە کە لە ئەمریکا دەری هێناوە بگومان ئەو فیلمەیە کە تا ئێستا لە جیهانی عەرەبیا خۆ پیشاندانی زۆر لەسەر ئەوە کرێ هەروەها کاروان بەرزنجیش ئەنووسێت تکایە ئێمە هەندێک شت هەیە دەرێک بە مەترسیەکی ناکەین بەڵام لە دوا ڕۆژدا بە دەردەکەوێت تکایە دەکەم تاوەرێکی لەسەر هاتنی ئەو هەموو عەرەبە بۆ کوردستان دابنێن سەرنجی تو لە بەرچاوگرین کای کاروان بڵێ محەممەد لە شاری هەولێرەوە لە گەرمانە بەڵێ کاک محەممەد کەرەمکە ئێوارە باش بەڕێز باشتر بۆ جەنابەت دەسۆشەم بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس دەمەوێت لەسەر ئەو فلیمە ئەمەریشی قسە بکەم ئێمە وەکو دانیشتوان هەرێمی کوردستان زۆر بە توندی دانێ و فلیمە دەکەین ناڕزایەتی خۆمان دەردەبڕین بەرامبەر ئەم فلیمە داوا لە ئەمریکا دەکەین بە ڕاگرتنی ئەم فلیمە لەبەرەوەی شعوری مسلمانان لە هەموو دنیا دەورژێنێتێن پێویستە ڕێگە بۆ کەسان نەدرێتێن لە هەر شوێنێک بێتێن شکایەتی بە
مقدساتی هەموو ئەدیانەکان بکرێ ینی بە تایبەتی دینی ئیسلام کە محەممەد پێغەمبەری پێشەوایەتی هەموو مسلمانانە و تەواوکەری ئەدیانەکانی ترە و ئێمە قبول ناکەن یعنی دوێن بە دینی مەسیحیەت بدرێن یەهودیەت بدرێن لەبەوەی ئەوە هەموو پێغەمبەری ئیسلامن تەواوکەری ئیسلامن. بەڵێ بەڵێ کاک محەممەد سپاس بۆ سەرنجی بەرزتان. دەریا لە ڕانیاوە. بەڵێ دەریا لە ڕانیا فەرموو. گەرەوش لەسەر هێل نەما کاوا لە دهۆکێت گەرمەیە کای کاوە کەرم کە کای کاوە دیارە پەیوەندی زیقوت بن دەم باش کای کاوە تۆ سەرخەتێ کەرم کە کای کاوە بەڵێ نزانم بوو پەیوەندی قوت دەبن میویدارین پرزگەرێکن تەکنیکی لە جەمە نەبن و بینەرێن هێژاژی ئەو تشتێوان دەوێت بەحەز بکەن کەرمکەن پەیوەندی بکەن. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی هێوار ئەری ئەنووسێ سوپاس کاک هێوار گەرە سەرنجێکی تایبەتە بە ئێمە دەبان ئەنووسێ خۆ بە گەورەزانین و جەهل هۆکاری سەرەکی کێشەی نێوان نەتەوە و ئاینە جیاوازەکانن کەی بێت ڕزگارمان بێت لەم دەردا. هەروەها بەهێز تاها ئەنووسێ باشە بۆ ڕووداوەکەی شوفیات بەڵاو ناکەنەوە نازانم زۆر تەوفیح نییە سەرنجەکەی تۆ بێگومان ئەو بویە ڕوو حەدەسەی لەسەر ئاستی ناوخۆی جیهاندا کە جێگەی گرنگیدان بێمە بەڵاوەکەینەوە. تەنیا لیزا لە شاری سلێمانی. بەڵێ ئێوارە باش کاگەکار باشتر بۆ تۆ. بەڵێ زۆر سپاس. ئەمڕۆ تۆر کراوەیە پێمەوە بێ هەشتێک منێ توانم بێڵێم بەڵام نەجێتەوەی قسە بکەم ئێوارەیە منەموێ شارێک بخوێنمەوە بە تایبەت ئەم شارم بۆ سەرۆک و لیزا خان ببوورە ئێمە شعر بێ کۆمنتێک بێ قسەیەک بێ ئەگەر هەرق ببوورە ئێمە پێمان باشە لە چارچەیەکی منطقی و ڕێزداریدا بێ هەر شتێکی ناشرین و تەشیری تا بێ لێرە بەڵێ فەرموو. بەڵێ من سەراییم شۆڕشگێر بم یا فیتنەچی دەوڵەمەند بم یان کرێکی خەون بێلا یا کرێکیم من نەزانم کە تۆ چی بوویت تۆش ئەزانی کەوا من چیم گەر ئیسلامی یا ئەلمانیم گەر سۆرانی یا بادینیم شێخزادە بم یاخود ئومیم من نەزانم کە دەستکەیە تۆش ئەزانی کەوا ئەو نیم گەر لادەییم یاخود شاریم سامی نەژاد یاخود ئاریم ئاوی مندم یاخود جاریم من نەزانم گەندەڵ کێ و تۆش ئەزانی ئەویشیان نیم گەر ئەندازیار یاخود چەرچیم گەر پزیشک یاخود چایچیم وەجەغزادە یا لەگاوچیم من نەزانم کێجاش بووە و تۆش ئەزانی ئەویشیان نیم گەر چەپی بم یا لە ڕاستیم کوردستانی یا عێراقچیم تورکچی بم یان عەرەبچی من ئەزانم کێ باس بووە و تۆش ئەزانی ئەویشیان نیم گەر ئەملایی یا ئەولاییم یان کەسێکی لابەلاییم هەرچیەک بێ من سەراییم من ئەزانم دژی ڕاستی تۆش ئەزانی کە من وانیم ئومێدەکەم لەمە بەستم تێگەشت من تۆی گوێگران و تۆ من وەکو من تۆ لە چارچەی شارەکە ئاڵێ من وەکو چی تۆ ئەشوبێنی وڵانی بەرامبەر وەکو چی ئەشوبێنی من سەرایی وای منیش لە شێعر زۆر نازانم وای تۆزێک تێبگەین بینەریش تێبگە ئەها من ئەڵێ من کەسێکی سەرایم یعنی من کەسێکم لایەنگری شۆڕشەکانی هەڵوەی شوبات و ئەو کەسانم کە هەوڵیان ناڕاستی بەرزکەنەوە بەڵام ئەویش کە مەبەستم لە کێ مەبەستم لەو گەندەڵانەیە مەبەستم لە دزەکانە و لە جاشەکان خۆ هەموو کەسێکیش ئەزانێ ئەگەر لە ڕاستی بدوێن هەموو کەسێک ئەزانێ کێ جاش و باس و گەنجەڵ و ئەستانە بووە پێویست ناکە زیاتر بدوێم لەبەرەی تۆڵی لە تۆ ڕشتی بەرنامە دەرمەچۆ هەموو کات ئێوە ڕێگریتان لێگرتوم. لیزا خان تۆ سوپاس تۆ یەکێک لەو کەسانەیە کە زۆرترین پەیوەندیەکەی ئێمە ڕێگەتە دێن قسە بکە بەڵام تکایە بۆ تۆش بۆ هەموو بینەرێک لێرە مینبەری تەشهیرکردن بە هیچ سەرکردە و هیچ کەسێکی کورد نییە ئێرە مینبەری خەڵکی کوردستانە بە هەموو دەنگ و ڕەنگی جیاوازەکانەوە هەر کەسێک ڕەخنەشە بێ لە لایەنێکی ئاساییە ڕەخنە بەڵام ڕەخنەش بگرێ بە شێوەیەکی منطقی بێ نەک تەشیر لێرە دووبارەیەکەینەوە تکایە لێرە مینبەری تەشهیرکردن و قسەی ناشرینیە لێرە مینبەرێکە بۆ گەهاندنی دەنگ و ڕەنگ و بیر و بچونە جیاوازەکان بە شێوەیەکی زۆر منطقی سوپاس. نارو لە کەلارەوە سۆنی بەڕێز سەرچام کاک نارو دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سوپاس. هەموو لەسەر مۆزوع حەسەبکەم ئێمە لە ناوچەیەکەوە لە ناوچەیەکین لە کەلار پێوترێ خۆمان ناومان لێنەوە حەمرین بەڵام لەلایەنی دەسەڵاتەوە پێمانەوترێ تەجاوزەکان پێمانەوترێ زیادە ڕەوی تەنانەت ئێمە لێرەدا مافی ئەوشمان نییە کە خاوەنی
100 متر زەوی بین پێمانەوترێت تەجاوزەکان کەوا خود خانۆکە دارەکەی ژێری بشکێ بڕوخێ بەسەر تا مەجای ئەوە پێ نادەن جارێکی دێ چایکیتەوە چەندەها کەڕەت سەدەها کەڕە سەردانی شارەوانیەکەن هەر ڕۆژێک ئەو وەرەقەی لە تەک دەرگای ژوورەکەیان نووسیویانە کە ئاید ئێمەیە کە لای خۆیانەوە تەجاوزەکانەوەیە هەر ڕۆژێ گۆڕن بە ناوێک ڕۆژەی گۆڕن بە زیادەڕەوی ڕۆژەی گۆڕن بە تەجاوز من دایسە نەمبینیوە کەسێک لە وڵاتی خۆیە تەجاوز بێ دایسە نەمبینیوە چه هەزارەها گەنجمان لێرەوە سەر خۆیاڵەگرێ ڕۆ بە وڵاتێکی تر ئەلەوێ ئیقامەی پێدرێ و پێشی ناوترێت تەجاوز و پێی ناوترێت زیادەڕەوی بەڵام ئێمە لە وڵاتەکەی خۆمانە زیادەڕەوین لەم ڕۆژانەیە سەردانی شارەوانی کەلارم کرد ویستم چاوم بە کاکجوات کرد بەڵام جارێ ئەڵێن لە ئەڵمانیایە جارێن لە سویسرایە هیوادارم کاکجوات سەرۆکی شارەوانی کەلارەوەنە سەفەر نەکا و چاوێکیش بەو خەڵکەیە بخشێنێتەوە کە ئەو خەڵکە ئەوێڵ بژاردەوە بۆ ئەو شوێنە واتە باوەڕیان پێێتی بەڵام بەداخەوە ئەو شوێنەی خۆی بەباشی ناباتە ڕێوە هیوادارم گوێشی لێم بێت بەڵام ئێستا ئێمە خانوویەکمانەیە کە لە پشتەوە جێگایەکی بەتاڵی هەیە ئەمانەیە دوو ژووری تری لێ بکەین تەنانەت لە ناو زەگەی خۆشمانە یا ڕێگەی ئەومان پێ نادرێ کە بیکەین زۆر ینی بڕێکی زۆر خەڵک هەیە لێرە خانۆکەی خەریکە ئەڕوخێ بەسەریا خۆمان ئەومان ڕاکێشاوە بەڵێ کاک نەهرۆ بەڵێ هیوادارین سەرنجی تۆ وەکو تا لێ ڕەوشێوە وایە لە کەلار بۆ سەرۆکی شارەوانی کەلار گەیشت بێ ئەویشی جێ لە تو بێ بۆ ئەو ڕەوشە هەیە سپاس ڕێژین لە ڕانیەوە بەڵێ ئەلۆ بەڵێ ڕێژین خان ئەم کاتتان باش هەموو کاتێکێت ئەلێم وەڵام تاریێک پۆلینۆ لەسەر سێ دەرەجەمەوە ببورە ئەگە دووبارە بکەیتەوە دەڵێم مرتا لە پۆلینۆم کارتە مەرگتیتەوە ئەنی دەرباس نابووی بۆ پۆلیتر ناوەڵا لەبەر چی لەسەر چەند دەرەجە دەرباس نەبووی لەسەر سێ دەرەجە بەڵێ بەڵێ ڕێژین لە ڕانیەوە شیوێ دارین بەرپرسی پەروەردە لە ڕانیا جێن لە سەرنجی تو بێ باوکی ئەژین لە هەولێرەوە بەڵێ باوکی ئەژین فەرموو مرحبا سەرچاوم مرحبا سەرچاوم باوکی ئەژین جێم لێتە فەرموو وڵی بەڕێزم لە دووتەوە بەشداری لەگەڵەکەم بەڵێ لە خزمەتدام بەڵێ بەڕێزم وڵی لەلایەنی کرێتیەوە یعنی من بۆ خۆم عایلەی شەهیدێن سێ چوار مناڵ بە ملمەوەیە ناوم لە کەرکووک شەهید بوو هەتا ئیستا هیچ شتێکمان بۆ نەکراوە بۆ بۆت نەکراوە وەزارەتی شەهید و کاروباریان فالکراوەکان هەیە هەموو ئەحزابەکان مەکتەبیان هەیە لەسەر شەهیدەکەم بەبەر تەقینەوە کەوت ببرە دیارە دایکی ئەژین بەڵێ دایکی ئەژین ئێمە هیوادارین سەرنجی تۆ کۆتۆڵێ وعیلی شەهیدن و ڕەوشیەوە بەو شێوەیە لاینە پەیوەنددارەکان سەرنجیەوە بۆ ئەوان گەشت داواکەم لە سەرۆک چایە بۆ کرێتیانە بخشێنێتەوە داوای لێ ئەەکەم یعنی مۆز باوچێ دۆز باوچێ چاوێنە و کرێتیانە بخشێنێتەوە ئێمە هیوادارین سەرنجی تۆ بۆ ئەو بەرەجە گەیشت بێ و بۆ لایەنە پەیوەندیدار زۆر سپاس بۆ پەیوەندیکێتی وەرە باش تەماشەبانە نێجا پشتی وێ ناوبەڕێ ئەم دێ بەردەوام بین دووبارە سەڵاف هێژان زانە چۆمانی زۆر سپاس کاکی زانە بۆ سەرنجی بەڕێستان هەروەها بێخال محەممەدی شەنووسێ من باسی خراپی خاوی ئینتەرنێتی برۆکس نێت دەکەم کەمەوەیەکە خەتەکان زۆر خاوبووتەوە هیوادارن بە زۆی هەوڵی چارەسەرکردی بدەن هیوادارین بۆ لاینی پەیوەندیدار سەرنجی تۆش گەیشت بێ هەروە سرۆشت ئەسمەر ئەڵێ هیوادارم لە بەرنەبوونی خزمەتگوزاری بۆ شاری کفری لەلایەن حکوومەتەوە تەوەرێک دەبنێن ئێمە ڕێستایی بەدارین سەرنجی تو گەیشتە بێ بۆ لایەنی پەیوەندیدار وەکو توالێ بۆ لە شاری کفری خزمەتگوزاری وەکو پێویست نییە بەڵێ تەماشەوانە نێژان هاژیت خزمەتەوە وەرگرتنا سەرنجینەوە داینە لەسەر تەوەرەی بەیگومان تەوەرەی بەکریە لەناوی تەوەریش داینێن هێژە ئازادن چاوا سەرنجاخوێ لەسەر چی بابەتە گەلو چ تەوەرێک چ پەرسێک و گرنگە هین بێژن بگەهێنن بەڵێ ڕۆمان لە شاری سلێمانیەوە بەڵێ مرحبا سەرچاوم بێ زەحمەت من تەلەبەی شەشم بەڵێ ئەم ساڵ چوومە ئیمتحانی کیمیاوە هاتمە دەرەوە لە ئیمتحان لەبەرەوەی هەر لە ئەوڵ ئەوان ئەو سیاسەتیان بەرامبەر ئێمە بەکار هێنا تەلەبەی دامەویان کرد بە تەسحیە بۆ دەوری دۆم چوومەتە ئیمتحانەوە ئینگلیزی و کیمیام لە دەوری دۆما بووە هاتوومەتەوە بۆ ماڵەوە کتێب و مەرجەمەم داناوە پرسیارەکانم حل کردو بۆ خۆم هەمان نمونە 98 ڕێکم بۆ خۆم داناوە بای 2 دەرەجە بەهاڵەت بووە دەوری دۆم دەرەجەم بۆ هاتە تۆ 50 بۆ داناوم 50% بۆ داناوم ئەی تو بە دوادا چون یاوت کردووە چۆتە پەروەردە
ئینگلیزی هەفتا حوتیان بۆ داناوم معنای تیا باشە وا من غەڵەت حسابم کرد 10 دەرەجەم غەڵەت حساب کرد 20 دەرەجەم غەڵەت حساب کرد 30 دەرەجەم غەڵەت حساب کرد ئەم هەموو بۆ يعني من شيء امتحان انجليزي تاكو بياني نخوتم هاد سن لخطر لشاشم توم لروج بوكال هاتو حتى بياني سعيم كردو ام همو رنجو هلاك بوني من بو من تصحيب اگر مثلا رومان خان تو لسر اوي که طالب او شويه تو درجه تو باش جاب دوا و درجه بو تو كم هاتو آیا تو سرداني لاني پیوندرکان وزارتي پرورده برابرتي پرورده سليماني كردو ابوي بدو دا چند كان باوكم شو بو تربيه وتيانا بلا مكتب واعتراض بقرن دون روشتم بو مكتب وتيانا اشتا فورم ناتو بياني روم اعتراض اقرم يعني اگر بيتو درجه كمكو خوينا توا اگر بيتو ما نقفتنيك بيكم كز من بمكاتمه بردمي تربيه حقي خوم وداوي حقي خومكم اگر او سياسه بكاره هن برانبروي بياني تلبل جامعه ورنگيري و باش بو اما تصيبين بله رومان خان بله لاقبوني خومه من داوي حقي خوم اكم داوي شتيك ناكم جار اگر خراب وما بو شوي ناب يعني من حقي خوم اموي يلاقبون بو بله بگومان سرنجی تو هیواداریم بو شینی پیوندیدار گەیشت بێت وەکو قوتابیەک بۆ ڕەوشی تو وایە سوپاس پەیوەندێکت ئارام لە شاری سلێمانی بەڵێ کاکەکارم کاتۆ باش هەموو کاتێکت پێشەکی سڵاوێکی شۆڕژگێڕانە بە بۆنەی یادی پەنجاوەکەمی دامەزرانی ساڵیادی شۆڕشی ئەیلولی مەزنەوە جوانترین بیرۆزبایی ئاراستەی سەرۆک بارزانانی و سەرجەم ئەندامان و کادرانی و حیزب خۆشەویستاکەم هیوادارم هەموو ساڵێکیان هەر خەبات و شۆڕژگەڕی هەر سەرکەوتوو من لە بێناو بەرژەوەندەکانی گەلی کووردە دواتر من ئەمەوێ قسەیە بکەم بەڕاستی لەسەر دەوەرەکەی ئەمڕۆ خوشکێک تەلەفۆنی کرد بە ناوی لیساوە ئەگە تەلەفۆنەکەم نەبوون حەزەکەم باسی وەڵامێکی منتیقیانەی بمەوە ئەو باسی ئەوەی کرد کە شعرێکی خوێنەوە وتی من پشگیری لەو کەسانی بەردەگی سەراکەم بەرامبەر ئەم ئەوانەی کە گەندەڵن و ئەوانەی پیاوکوژن هەموو کوردستان زانی هەتا وڵاتانی دەرەوەزانیان ئەوەی کە لە بەردەگی سەرا بوو ئەوە پیاوکوژ بوو یانم دەسەڵاتە پیاوکوژە هەموو دنیا زانی ئەوەی بەردەگی سەرا گەندەڵ بوو یانم دەسەڵاتە گەندەڵە هەموو دنیا زانی ئەو کەسە گەندەڵە کە مرۆڤی کوردی بەتەور کورد ئەو کەسە گەندەڵە کاکارام بەڵێ پێمان باشە ئەگەر بەرسبێکیش دەبێ بەرسبێکی بێگومان منطقی بێ و مێش پێمان باش ئەمە بێگوم ئەمە بەرنامەی شعر خوێندن و گۆرانی گوتن و شتیوانی ئەمە بەرنامەیەوە ئێمە پێمان باش باش وا باسی ئەم حکومەتەی گرگە ئەم حکومەتە گەندەڵە و دووسە ئەوانەی لە بەردەگی سەرا بوون هەوڵیان نا چاکسازی بکەن بەڵێ کاکارام یەکەم جار کێشات بێگومان بە حکمیەوە تەوەری کراوە ئێمە ناتوانین مادەم تەوەری کراوە خەڵک ئازادە سەرنجی خۆیان و داوای کردو کە شارێ بخوێنێ ئێمەش یەکەم جار پێم وتوە تەشیریتیانە بیتر بەڵێ گاگاگار چاکسازی لە کەسێکەوە هەڵەقوڵێ کە کەسێکی تازە بێ پاک بێ هیچ شتێکی خراپی نەبێ چاکسازی لە کەسێکەوە هەڵاقوڵە کەسا دوێنێ ڕۆڵەی کوردی کوشتووە خۆمبەڵێ هەڵاوەتە مەکتەبی کچانەوە مەکتەبی کچانی دەقانەوەتەوە بەڵێ کاکارام بەرحاڵ سپاس بۆ سەرنجی تۆش کاتمان زۆر کەماوە و خەڵکیش زۆر لە سەرهێلی پەیوەندێکی یارمەتیمان دەی کاکارام سپاس بۆ پەیوەندێکت عەبدوڵڵا لە هەولێرە بە کاک عەبدوڵڵا فەرموو کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا کە لەسەر هێڵی پەیوەندی مابی بەرە دیارە عەبدوڵڵا لە هەولێرەوە لەسەر هێڵ نەماوە بەڕێزان ئەحمەد لە هەولێرەوە بەڵێ کاک ئەحمەدیش لەسەر هێڵ نەماوە بۆ ڕەوشی پەیوەندێکە ئەمڕۆیە لەبەرەوە پێمان باش هەر کەسێ پەیوەندی بکە یەکسەر سەرنجی خۆی ڕابگەێنێت شوانی لە چەمچەماڵەوە بەڵێ شوانی لە چەمچەماڵەوە ئەم کاتەوە باش بەڕێز لەسەر هێلماوی زۆر باشە هەموو کاتێکت کاک شوانی فەرموو کاکەجان من دەمەوێت باسی کۆمەڵە سەرکردەیەکی جیهانی بکەم ئێمە لە جیهانە کۆمەڵە سەرکردەی زۆر بەناوبانگمان هەیە کە خاوەنی مەوقفی زۆر دلێرانە و جوان بوونە یەک لەو سەرکردانە بە ناوی فرانسۆ لاهاندا سەرۆکی پارتی چەپگیرانی ئۆرگوایەوە لە دوای ئەوەی کە شۆڕشێکی بەرپا کردی و دواتر هاتە سەرفەکەم ئەم پیاوە لە سەتا هەفتای موچەکەی بڕی و دای بە فەقیر وەژاران سەرۆکی پێشووی بەرازیل لالۆ دا سیلڤا جگە لەوەی ئەویش لە سەتاستی موچەی سەرۆکی ڕابردی وەرئەگرت بەشێک لە خوشکەکەی تەخان کرد بۆ گەنجانیکەوە کەم دەرامەتن و خەزانە پێک بێ ناویان و کەسانی کە فەقیرن بەهاتایە لەوێ ئەویان بکردایە ژیانیان تێپەڕانێ ینی تەسەوەڕ بکەمە ناحەیەکمانەیە مەبەستم لە خزمەتگوزاری و سەرۆکەکان هیوادارم بیسادی لێ بکەن ناحەی شۆڕشمانەیە سەر بە قەزای چەمچەماڵە هەتا ئێستا ینی تەسەوەڕ بکە
200 ساڵ پێش داینی فرعونەکان ناوی گەرم لە حەمامیان هەبووە تا ئێستاکە ئەم شۆڕشە داماوەی لە ئێمە ئاو نییە بۆ خواردنەوە، ینی ئێمە لەگەڵەوەی پێش نەکەوتن لە کاروانی پێشکەوتنش دواکەوتین. ئەم دەسەڵاتە تەنها بۆ یەکگرتنەوە بۆ یەکی گردوێتەوە سەرۆت و سامانی کورد بخوا لە نابەر، ینی تەسەوڕ بکەن لە کەرکووک ناوی 5 ڕەوزە دەرچووە، دوانیان بە ناوی 2 شەهیدی یەکێتی، دوانی بە ناوی 2 شەهیدی پارتی لەسەر 5ەم ڕێک نەکەوتنەوە لە شار. شەقامی بەرزانی لە کۆتایەکەیان ناوی شەقامی مامەڕیشەیە. ینی ئێمە لەسەر ناوی شوێنەکان لەسەر ناوی شوێنەگەشتێک شەقەمەکان ڕێک نەکەوتن لەبەرەوە خزمەت گوزاریان بدەن کراوە؟ نایسە لە کابینی پێشوە ئەو کاتێکەوە پێش ئەوەی کە دکتۆر نەجمەدین بێ ناوی 5 باخچی ساوایان دەرچوو، دوانی بە ناوی شەهیدی یەکێتی و دوانی بە ناوی شەهیدی پارتیەوە لەسەر 5ەم ڕێک نەکەوتنە لایەوەشانەوە. ئەنی لەوێ شەرە هەیە بەهەرحاڵ سوپاس کاک شەوان. ئێستاکە ئەمانە خەریکی شەڕەپەڕۆن، هەتا ئێستاکە ئەمانە نازانم بەڵێ کاک شەوان هیوادارین سەرنجی تۆ بۆ بەرپرسان گەشت بێ لە چەمچەماڵ بۆ لەسەر ئەو مەبەستە بۆ ئەو مەبەستە و توواڵەی خزمەت گوزاری پێک بکەوێت لە ناوچەکەتاندا. سوپاس بۆ پەیوەندیکەت. پشتیوان لە شاری سلێمانی. بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت کای پشتیوان. یارە سڵاو ڕێزم بۆ بەڕێز و هەموو کارمەندانی یانئارتی دەستخۆشیتان لێکەم. زۆر سوپاس. من هەنێ ینی هەنێ برادر هەیە بەڕاستی پەیوەندیەکەن ڕەخنە لە خەڵکی ترەگرن لەسەرەوەی کەوا ڕای خۆیان دەرەبڕن، ینی تۆ کاتێک ئەمنە بیرتەسک بی ینی ڕای بەرامبەر قبول نەکە، ینی لەبەر چی؟ ینی کاتێ منم هاوڵاتیەکەم کە پەیوەندیەکەم دەمەوێت ڕەخنەیە بگرم، دەمێ پێشنیارێ بکەم، ینی بۆ بەسنگە فراوانەوە وەریناگرن. ئەنجا دوایەوەش بەڕاستی من ویستم باسی شتێ بکەم. من خۆم شخصیان لە شاری کەرکووک داوامم لەوێ و ڕۆژانە هاتوچێ شاری کەرکووکەکەم کە خۆم لە شەجێ سلێمانیم. یعنی داوا ئەکەم لەو لایەنەی کە باڵەدەست لە شاری کەرکووکە تکاکەم ڕجاکەم بە بەڵگەشەوە قساکەم، یعنی نامەوێت قسەکانم ئەوە بێت وەکو یعنی عشوایی بێ، من قسەکانم بەڵگەم هەیە بۆی، یعنی داواکەم ڕجاکەم، یعنی بەس ئەو کۆنە باشیانە بگەڕنەوە سەر دام و دایرەکان بیانێنەوە سەر حکم، یعنی من بە بەڵگەوە بەڵگەت دەمێ، یعنی بەڵگە توانم یعنی بە بەڵگەوە بیسەلمێنم کە من ناوەکانیان بەمێ ئەو کۆنە باشیانەی کەوان دیفاعیان لێکەیان گەڕنەوە یانێنەوە سەر کای پشتیوانەوە ئەوە ئیدارەی کەرکووکە کە حکوومەتی مرکزی گەلێ جاجێمان لە بێ لیجان لە حکوومەتی مرکزی دێن بوو کەرکووک چ تەسەپێنن ئەوە ئیدارەی کەرکووک خۆیەتی وایەکە. بەڕێز گیان من یعنی من يعني ئیسا حەز ناکەم نای ئەو لایەنە بێنم، یعنی نای ئەو لایەنە هێنم و بەرپرسێکی زۆر باڵاژە و کاراناکە، ئەوە نەبێت لایەن ئیدارەی کەرکوویان لەلایەن مالیکیەوە بێ، یعنی سامانە ڕەخنەکانەوەیە دەڵێن مالیکی کۆنە بەعسەکان نەگەڕێنێتەوە، عەرەبی شۆڤێنیێنێ، بەڵام وەرە من دایان کۆنە بەعسی و دایان شۆڤێنن پێ پیشاندەم کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان پشتگیری کراون هێناونەتەوە، یعنی من بە بەڵگەوە قسەت بۆ دەکەم، یعنی ئەمانە زۆر سەرن ئیشەکان خۆیان دەیکەن و دوای احترافیش ناکەن، یعنی بەڕاستی عیبە، یعنی بەڕاستیەوە خیانەتە لە کورد لە میلەت، هیوادارم بە خۆیان نابشتنەوە. سوپاس. ڕۆژان لە شاری سلێمانیەوە. بەڵێ سەر چاوم ڕۆژان خەم فەرموو. دەست خۆش بۆ بەرنامەکەتان، دەست خۆش بۆ خۆتان، دەست خۆش بۆ گوێیتان. سپاس فەرموو. ببوورە من ویستم سەر تەوارە قسە بکەم. بەڵێ لە مانگی ڕەمەزانە زۆربەی کەناڵەکان بەرنامەیەک هەبوو شەوانە پێشکەش دەکرا بە حساب ئەمە خاڵات پێشکەشی خەڵکەکەن، کەناڵێکن زۆر پێشکەوتون ڕێزی خەڵدەگرن لە ناو کۆمەڵگایان. بمبوورە ئەبێ ناوی کەناڵەکە بێنم پێمان باشای کرد. بەڵێ بەڵێ حەزەکەم نایزێنم چونکە کەناڵەکە بە خۆی بناسێت. بێگومان تو خۆت ئازادی، ئێمە ناتوانین بەربەس لە بەرامبەر سەرنجی تو دانێن، تو ئازادی. بەڵێ سپاس. ڕشتەوەرە تەلەفۆنیان بۆکە ئەڵی هەرڵی ماڵ ئەڵێ لە ماڵ من نەجوابێنەوە نەحساب بۆ خەڵ دەکەن. ئەویش کەناڵی زاگرۆزە بەرنامەیەکیانە و بەناوی بەرنامەی قەڵات شەوانە بەرنامەی قەڵات بوو خەڵک پەیوەندیە کرد تەلەفۆنت بۆ کردن بەحسان خەڵاتت بۆ دەرەچوو. من تەلەفۆنم کرد زۆر لاشعوریان تەلەفۆنم کرد پەیوەندیەکەم دوم جار وەدیرە بەرزاری بەرنامەکەم کرد بە حساب خەڵاتێکم بۆ دەرچوو. لەو کاتەوە خەڵات نییە، یعنی ئێمە بە عەقڵی خەڵک ڕابێرین. حەزم کرد لێرەوە باسی بکەم بۆی بەخۆیان نابچنەوە نەگەڵێ بەردەستم کەوێت ئەی سووتێنم ئەیدڕێنم لە بەرچاویانە، بەڵام زۆر باشە کە بەخۆیان نابچنەوە ئەی ببووان من خۆم کتێکی پارتیم، بەڵام ڕۆژ بەڕۆژ دزی زیاتریان لێبینم، ڕۆژ بەڕۆژ شتی ناشرینتر. بەڵێ ڕۆژان خان سپاس بۆ سەرنجی تۆ، شیوادانی سەرنجی تو بە لایەنە گەشتی بە کۆتاڵی بوو پرسێکە بەم شێوەیە بووە. سپاس بۆ بەڕێستان دیار لە خەباتەوە. بەڵێ سلام علیکم. عەلەیکم ئەسەلام. براکەم بۆ ئەم ڕۆکە بابەتەکە کرا بەڕاستی بابەتم دیاری کردووە. ئەگەر بە کورتی کاتیشمان زۆر کەم ماوە. بەڵێ باشە. بابەتی یەکەم لەسەرەوەی ئەو سکاتی کردنەوە پێغەمبەری خۆشەویستمان بەڕاستی ئەوە لەسەر حکوومەتی خۆمان پێویستە
وەڵامێکی تندیابی بۆ ئەمریکا لەوانەیە ئەمریکا تا ئێستا لایەنە سیاسەکەی دەرنەخست بێ بەڵام بەڕاستی ئەوە هەر پشتیان هەیە ئەگەر حکوومەتی خۆمان بە حکوومەتێکی لایەنگیری خەڵک دەیانێت کە لەسەر هەموو کتابەکان ئەنووسێ بە ناوی خوای گەورەی میهرەبان بە لەوەش پشتگیریمان بکات ئەمە تێبینی یەکەم بوو ئی دومیش لەسەر وەزارەت پەروەردە کاتان لێ دەکەم وەزارەت پەروەردە بە خۆتان بستنەوە بڕوا بکەن ئەم سیستەمەتان هەڵەیە بە تایبەتی گەر پۆلینۆی بنەڕەتی بەڕاستی من هاوڕێم هەبوو ئەمە 2 ساڵە لە پۆلیسی دانیشتووە بۆی ئەم نیشتیمانیەوە ئەمە لە کاتێکدا کە منام خۆناغام بە خۆم بڕیوە بەڵام من دڵنیام کە ساڵی داهاتوو تووشی براکەمە بێت براکەشم وەکو ئەو فەقیرانە 2 ساڵ دانیشێ ئەم سیستەمە هەڵەیە ئەم جیهازە چێ داناوە بەڵێ کای دیاری کاتمان زۆر کەمە کە سەرنجی سێیامیش بڵێ بە کورتی سەرنجی سێیام بۆ وەزارەتی تەندروستی بەڕاستی من ئەم شتم توش بوو تووشی خزمێکی نزیکم بوو ینی پێویستە 4 نەخۆشخانەی ڕێک 4 نەخۆشخانەی حکومی بۆ ئەو فەرمانبەر و ئەو هێزانە بکرێنەوە کە لە دەوامدان لە ئەرکدان زۆر شتی نەخوازراو هەیە کە تووشە بێت بەوە ناگەن کەبان بۆ نەخۆشخانەی تری گشتی یعنی نەخۆشخانە تایبەتی سەربازیە بێ لە سەردەمی یعنی ئێستاش لە زۆر وڵاتە هەیە لە زۆر سیستەمدا هەیە ئەم نەخۆشخانە زۆر پێویستە دامدرێت 4 نەخۆشخانەی ڕێک بکەنەوە لە هەر جوار پارێزگا کە زۆر مەمنونەبی بەڵێ کای دیاری سپاس بۆ سەرنجەکانی بەڕێزت سەربەست لە هەولێرەوە بەڵێ ئەو کاتت باش کایەک سەربەست هەموو کاتێکت فەرموو زۆر مەمنون بە کورتی باسی یەک مەوزوعەت بۆکەم بەڵێ زۆر سپاس دەکەم کاکەوە ماوەیەک بە ئێستا کە من بەرامبەر شاشە جوانەکە ئێوە دانیش بووم سەرنجی شتێکم داکەوە سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێم باسی شتێکی کرد ویستی شتێک بۆ وەرجێنێن ئەوە بوو ڕۆژێک دابدرێ بە ناوی ڕۆژی پێشمەرگا دیارە ئەو ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە لە ژیانی کوردە ئەگەر ڕۆژێک دابدرێ بە ناوی پێشمەرگا بەڵام لە هەمان کاتیدا پێشنیاری کرد ڕۆژی 11 ئەیلول دابدرێ بە ڕۆژی پێشمەرگا و هەر خۆشی وتی پێشتر وتی ڕۆژێک سیمای حزبایەتی پێوە نەبێتن بەڵام ڕۆژی 11 ئەیلولی دانا من لەو ڕۆژانە ئەوم بیرکەتەوە ئەو کاتە کە ڕۆژی 11 ئەیلولی دانا ئەی بۆ ڕۆژی 11 ئەیلول لەو چەند ڕۆژێ پێشتوو واتە 3 ڕۆژ پێش ئێستاکە بە ڕۆژێکی حزبەکەی خۆیان یانزانی و ئەوەتە ئەو خاس و هوت و بەزم و ڕۆژما هەموو دروستکە لە شارەکاندا و ختاب و ئیتر هەڕەشە سوارە بەڵام ئەگە خۆی بێ ویست بە ڕۆژی پێشمەرگە ئەبووە ناوی پێشمەرگە چ ڕۆژێک بوو لە کۆماری مەهاباتە ڕەحینی حازی ڕەحینی قازی ئەو ناوەی دانا کە ناوی پێشمەرگە ئەو کەسێک کە تەکەڵگر بێتن دیفاع لە ملەتی لە خاصات ناوی پێشمەرگە بێتن بۆ ڕۆژی 11 ئەیلول نەکەین بە ڕۆژی پێشمەرگە ڕۆژی سێدارەدانی چوار ئەفسەرە قارەمانەکەی لە پێشمەرگەی باشوورە کوردستانی خۆمانە چوون لە کۆماری مەهابات بەشداریان کە هاتنەوە لێرە لە سێدارە دران ئەگەر ڕۆژی سیما پێ کووردا حزبایەتی پێوە دیار نەبێ ڕۆژی 11 ئەیلول ئەو هات و هوت و بەزم و مەسەف و شەڕە پەڕۆەتی بوو کرد بەڵێ کایەک سەربەست سەرنجی تۆ گەیشت ببوورە کاتمان زۆر کەم ماوە زۆر سپاس بۆ پەیوەندیکەت ئەحمەد لە هەولێرەوە کە زۆر بە کورتی کایەک ئەحمەد فەرموو کایەک ئەحمەد جوتیار لە شەڕ باشێر کای جوتیار ئەم کاتەوە باش بەڵێ سڵاو لێ بێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس ببوورە دوا پەیوەندیایکە بە کورتی سەرنجی وەڵام من بە تاگید لە قسەکانی ئەو کاک پشتیوانەکەمەوە کە باسی دامەزرانی بەحسیەکانی یا پەنادانی بەحسیەکانی کرد لە کەرکووک لەلایەن پارتی دموکراتی کوردستان و بە تاکید ئەو پیشەی پارتی دموکراتی کوردستان هەروە بوو چونکە لە ساڵی 92 ئەوە بوو لێبوردنێکی بەرەی کوردستانی دەرچوو بۆ پیاوەکانی ڕژەم ئەوانەی جاسوس بوون بەڵام دوای ئەو پارتی دموکراتی کوردستان لە لای ناوچە و مەڵبەندەکانیەوە داوای لە خەڵکەکرێ و یەکێتێتان کوژێ وەرنە لای ئێمە پەناتانین من یەکشت پێڵم ئەو بەحسیانەی کە لە کەرکووکە نەخدابڕاوەکانە بەس ببن بە حیزبی لە ناوی کێتیا پارتیە داڵدەیان نەدرێ بەتایبەت ناو پارتی دموکراتی کوردستانە من داوا لە جەماعە پارتیەکە خەڵکی پارتی منە ئەوان زۆر شانازی بە شۆڕشی ئەیلولەوە کرد بەس من پێڵم مەلا مستەفای ڕەحمەتی زینوو وای هەمویانی بەتەورە کوشت سپاس پەیوەندیکەت جیهات ڕۆستای ئەڵێ بایەختان بەزانکۆ دروستکراوەکانی وەکوی سۆران و گەرمیان و ڕاپەرین هەتا دوایی بەوە بتوانن بەرەو پێش بچن هەروە نێچیروان بۆزانی ئاڵێ هیوادارن بە یا بە قوتابخانەکان بدەن ئێمەش هیوادارین سەرنجی هەموو ئەو بەرەزانە پەیوەندیکە بە تایبەتی بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ حزبەکان بۆ کەساتیەکان سەرنجی هەمویان گەیشتی بێت و هیواداریشین داوای لەبوورین لەو هەموو بەڕێزانەکەین کە پەیوەندیان کردووە بە هۆی تەکنیکی پەیوەندیان وەرنەگیراوە ئێمە هیوادارین لە کاتی داهاتووە هەمووتان بتوانن پەیوەندی بکەن و سەرنجی خۆتان نیشان بدەن گەلێک سوپاس لە ڤێرێ لە بەرنامەی مایکە خەلێکی بۆ تەماشاکردنەوە تەماشەوانی گەلێک هێژا هەیە سەبەهی دێتەوەرەکی گەرمتر دەت خزمەتەوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش